ئەمە کەرکووک جیاب کەمەوە لە شارەکانی تری هەرێمی کوردستان و ناوچەکانی تر چونکە ئەگەر ئێمە بەپێی ڕیزبەندی کە لە تەقتەق بۆ سەر و لێلا یاخود بۆ ناحیەی کۆیە و ناوچانە تا ڕادێک وشکە ساڵی بە ئەندازەیەکی تر بەراورد بە کەرکووک جیاوازتر و باشترە، بەڵام لە کەرکووک بە شێوەیەکی گشتی زیانەکان زۆرن. ئەمە وای کردووە کە هەم ئەو جوتیارانەی کە لە کەرکووکان زەرەر و زیانیان بەرکەوتووە، هەم ئەو ئاژەڵدرانەی کە لە کەرکووکیشان ئاژەڵەکانیان بەرنە و ناوچانەی کە لەوەڕی تر لە ناوچەکانی تر هەیە بۆی کە ئاژەڵەکانیان لەوێ بەخێو بکەن. ئەمە یەکێکە لە ئەو بەرهەمی ئەو جوتیارانەی لە گوندی حەسارم هەر بە تەواوەتی ئەو بەرهەمە کە بەرهەمێکی جوێیە لەسەر ئاستی زەویە تا ڕادێک کەم ڕواوە یاخود بڵێن وشکش بووە دوایەوە. سەمن یەکێک لە فەلاحەکانی گوندی حەسارم لەگەڵا کاکاوەگەر فەرمیتە ئێرە سڵاوت لێبێت باسی زیانەکانی جوتیاران بکە، زیانەکانی ئێوە چین ئەمساڵ بۆ وشکە ساڵیەوە؟ سەرەتا بەخێربێن سەر چاومان ئەدەتتان کێشەوە. وەڵڵاهی زیانەکانمان ئیمساڵ یعنی ئەوەی لەم سنووری کە فەلاحەتی کردووە هەمووی زەرمەند بووە. من بۆیەکی من لەگە باوک من چوارتەمان تۆم کردووە، چوارتەن یعنی زەرێ زۆرەیە چیمیا بکە جووت بکە تێگەی جۆ بکڕە هەمووی فەرم ئەمە بەرهەمەکەمان ئەمە یعنی ئەمە فەرم ئەمە چی لێ بکە ئەمە نە حیوانش نایخوا ئەمە بەرهەمەکەمانە. یعنی ئەم بەرهەمەمان هەیە ئەگەر ئیداری کەرکووک و حکومەتی مەرکەزی بەغا هاوکاریمان نەکات قەناعەت فەلاحەتمان بنادێت گەوارم پایە بڕە. يعني حيوانش نايخوا أما فرمو أما كاميرا بيني أو يعني برما كمان يمساو يتنازع أنا بلا مشي والله خويز ناويته بلا ما حكومتها كاري فلا حق اشتباشو دز ما مقري هاو كاري ما الدخل ما دادي أنت عجنا كاتوا شيك ما بكري بس شكا صار على كركوك مشي وش كصالي صالاني كبوا بلا قدوك بوا صار لهم بير عين صالي كأو هابو هابو بلا أم صالنا بوا امسال هر ما شاء الله هر بران نباري وهر نباري يعني حيوان